ئەوەی کە ئیشمان بۆ کرد لەم ساڵەیە هەموو ئاواتەکانمان چوە ژێرگەڵ. ئافەرم حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر ئەوەی کە ڕۆژانە سەدان ملیۆن دۆلاریە وڵاتە دزن، لەسەر ئەوەی کە داهاتیە وڵاتە بن بۆ خۆتان، پەناتان برد بۆ بڕینی قوتی مناڵێکی شەلە دەماغ، پەناتان برد بۆ بڕینی قوتی مناڵێکی کورتە باڵا و تالاسیما و نابینا. ئێوە خوێنی تالاسیماتان فرۆشت، چیتان پێ بڵین؟ پێمانەڵێن ساڵی 2016مان باش تێپەڕان بۆ ئێوە کە سەدان ملیۆن دۆلارتان دزی بەڵێ، بەڵام بۆ کەمەندامێک کە بە 3 مانگ دینا لە گیرفانیانێ نەخێر نەخێر بۆ ئەم ساڵە، نەفرەت لەم ساڵە. داوا لە حکوومەت ئەەکەم ئەگەر حکوومەت تۆزیە بەهۆش خۆیان بچوایەوانە بەهۆش خۆیان بچوانێ ئەم هەموو ناخۆشی و ئەم هەموو ناڕەحەتیە دی کە ئاوا کەمەندام ئەبینیە ئەبوایە تۆزە بیری بکردایەوە، بەڵام بەداخەوە حکوومەت ئەم هەموو شتەی بینیوە بیری کەم ئەندامینە، بەڵام ڕۆژێک یەت کە خۆشیان وەکو لە کەم ئەندام خراپتران بەسەریە، لە سەدام خراپتران بەسەریێت. ئەم ساڵێکی پڕ نەهامەتی، پڕ ناخۆشی، پڕ نەهامەتی و پڕ لە مەراق و ناخۆشی بۆ ئەم کەمەندامانە و لەلایەکەوە ئێمە کەمەندام هیچ شتێکی خاوەن پێدا هیچ نەبووە. ساڵ بڕخۆی لە ڕاستیدا ساڵ بڵێت چی ئەوە سیاسەکانن کە یاری بە قوتی خەڵکەکەن، کە یاری بە قوتی کەمەندامەکەن، بە قوتی فەرمانبەرانی ئەم وڵاتە ئەکەن. لە خۆیدا قەیران نییە، بەڵام قەیرانەکە کێ دروستی کردو؟ قەیرانەکە ئەمان دروستیان کردو، بۆ خۆیان قەیران نییە.